بە تکتێکی فڕۆکە 10,000 گەشتی کرد. تەنها لە ساڵی 2004دا گەشتی بۆ 18 وڵات کردووە. ستیڤ ڕۆسیستین بازرگانێکی ئاسایی، بەڵام هەر کاتێک بیویستایە بە خۆڕایی و بە تەنیا تکتێکی فڕۆکە گەشتی بە جیهاندا دەکرد. ئەم کارەی ستیڤ ئەو کاتە دەستی پێکرد کە کۆمپانیای ئەمریکان ئێرپاس تووشی زیانی زۆر بووەوە بەوەی نەبوونی گەشتیاری زۆر. کۆمپانیاکە خەریک بوو تووشی مایەپووزبوون دەبوو. هەر بۆیە کارێکیان کرد پێشتر هیچ کۆمپانیایکی فڕۆکەوانی نەیان کرد. ستیڤ کەسێکی بازرگان بوو، بەڵام زۆر حەزی بە گەشتکردن بوو. بۆ لە فەخواردنێ گەشتی دەکرد بۆ نیویۆرک. 500 جار گەشتی بەریتانیای کردووە. 120 جار گەشتی کردووە بۆ تۆکیۆ. لە هەشتاکاندا گرەی بەختی کرایەوە و ئەو کۆمپانیایی لەوەدا بوو مایەپووز ببێت. ڕێکلامێکیان بڵاو کردەوە بەوەی هەر کەسێک ئامادە بێت تکتی ئاڵتوونی لە کۆمپانیاکەمان بکڕێت بە درێژایی تەمەنی لە ڕێگای هێڵە ئاسمانیەکانی ئێمەوە دەتوانێت گەشت بکە. بەهای تکتە ئاڵتوونیەکە 25 دەفتەر دۆلار بوو. لەو کاتەدا ستیڤ بڕیاریدا ئەم هەلە لەدەست نەدا. لە ساڵی 1970 تکتە ئاڵتوونیەکەی کڕی. لە پاش 2 ساڵ لەو بەروارە تکتی هاوبەشەکانیشی کڕی بە بڕی 15 دەفتەر دۆلار بۆ ئەندامانی خێزانەکەی بە مەرجیەوەی هەر کاتێک و بۆ چ شوێنێک و لەگەڵ کێدا بیەوێ گەشت بکە. ستیڤ لەو ساتە بەدواوە بەردەوام لە گەشتکردندا بوو. تەنانەت تکتی بۆ خۆی و چەندین کەسی تر بڕیوە. تەنها لە ساڵی 2004دا گەشتی بۆ 18 وڵات کردووە. ستیڤ بە ڕێگایەکی زیرەکان توانی ئەو تکتە لە بەرژەوەندی خۆی بەکاربهێنێت. بە جۆرێک توانیوێتی تاکو ئێستا دەهێندەی ئەو بڕەپارەی کە بەخشیوێتی بەدەستی بێنێتەوە. سەرباری ئەو هەموو وڵاتەی گەشتی بۆ کردووە لە پاش 20 ساڵ کۆمپانیاکە ئەویان بۆ دەرکەوت. گەشتەکانی ستیڤ بە بڕی 21 ملیۆن دۆلار زیانی بە کۆمپانیاکەیان گەیاندووە. بەهۆی ئەو هەموو گەشتەی ستیڤ ئەنجامی داوە. لە پاش ئەو لێکۆڵینەوەیە کۆمپانیا بڕیاریدا تکتی ئاڵتوونی هەڵبوەشێنێتەوە و کاری پێ نەکەن. بەڵام لە پاش چی ستیڤ 10,000 گەشتی ئەنجامدا بوو. لە ساڵی 2010دا تکتەکەی ستیڤیان بەبێ ئاگاداری خۆی لە کار خست. ستیڤ شۆک بوو، هەر بۆیە داوای لە دادگا کرد مافی بۆ وەربگرن چونکە کۆمپانیا ستەمیان لێ کردو. دادگا لە بەرژەوەندی ستیڤ بڕیاریاندا و کەیسەکەی بردەوە. بڕی 3 ملیۆن دۆلاری لەو کەسێدا بەدەستهێن. ئەوەی مای سەرسوڕان بوو تکتە ئاڵتوونیەکەشیان بۆ جێڕایەوە. ئەگەر لە بری ستیڤ بوویتایە گەشتت دەکرد بۆ چ وڵاتێ هەلێکی وەک ستیڤ بێتە بەردەمێ دەیقۆزیتەوە.